بەشی وەرچەکە حەزەکەی چکە من بە ویسەربانەکانمان بۆ دەرەوەی شار زۆرێک لە مامۆستاکان داوە. ئەمڕۆ سێهەم ڕۆژی خولی ڕاهێنانی مامۆستایانی پەروەردەی وەرچە لەسەر پرۆگرامەکانی تۆپس. ئەم پرۆگرامێکی بەریتانیە کە چەند ساڵێک لە هەرێمی کوردستان و عێراق جێبەجێکرا لە 7 پارێزگای عێراق جێبەجێکرێت، بەڵام بەنەمانی بەرنامەکە و بەنەمانی ڕێکخراوەکە پرۆگرامەکە وەستا و زۆرێک لە شارەکانی عێراق و کوردستان وازیان لێنە، بەڵام ئێمە بە پێویستمانزانی ئەم زانیاریانە نەمرێنین لێرا کۆتایی پێنێنین، بەڵکو بیگەێنینە سەرجەم مامۆستاکانی پەروەردەی وەرزش لەسەر ئەرکی خۆمان وەکو یەکەی سەرپەرشتیاری پەروەردەی ڕۆژهەڵات هەستاین بەکردنەوەی ئەم خولە 25 مامۆستا لە خۆگرێت لە 25 خوێندنگەی جیاوازەوە. ئەمە سێهەم خولمانە بە تەواوبوونی ئەم خولە ژماری مامۆستا بەشدارەکانمان نزیکی 100 مامۆستای پەروەردەی وەرزشە بێتەوە. هیوادارین بتوانین گۆڕانکاریەک لەوانەی پەروەردەی وەرزشا بکەین، بتوانین بەرەو پێشی بەرین، بتوانین زیاتر تەشویقتر و خۆشتری کەین لە لای خوێندکارەکانمان و تەمەناکەم توانی بێتمان لەما سەرکەوتوو.